بەڵێ هاکار دەینە سەرەوەی کە لەسەر سەری ساڵی کۆچی کۆمەڵێک زانیاری وەربگرین کە ئەم ساڵە بۆچی لەو ڕۆژەیە دیاریکراوە کە ساڵ بگۆڕێ ڕۆژمێرەکەی و تەنانەت ئەگەر ببینین هاکار ئەوەی کە وڵاتانی ئیسلامی بێت هەر لە عێراق و لە ئێران و لە وڵاتانی دەوروبەر هەر بە کوردی خۆشمانەوە ئەم ڕۆژمێرە بەکار ناهێنن بەڵێ ئەمانە دەکەینە پرسیار بزانین بۆچی و ئایا هیچ ڕایەکی جیاوازیش هەبووە سەبارەت بەما کە ئەم ڕۆژە زۆر جار هەیە لە ڕۆژمێرەکان ئەوترێت نەخێر ئێستانیە کاتێکی ترە بەڵام خلافی لەسرە با بزانین بەزەبت لە کاتی خۆیەتی ئەم گۆڕینی ساڵە بۆیە پێویستە کە لەگەڵ کەسێکی شارەزە و پسپۆر قسە بکەین و میوانداری بکەین کە میوانداری پرۆفیسۆر دکتۆر ئاکۆ بورهان پسپۆری مێژوو مامۆستای زانکۆمان کردووە بۆ وەڵامدانەوەی ئەو پرسیارانە بەخێر هاتی دکتۆر. سپاس دەکەین. سەرەتا لەوە دەست پێ بکەین پێش هاتنی ئیسلام وەک دەزانین ئەو کاتیش ینی ساڵ هەبووە چ جۆرە ساڵنامەیەکیان بەکاردەهێنا عەرەب؟ سەرەتا دەستخۆشیتان لێ دەکەین بۆ ئەم دیدارە بەرنامە خینجیلانەکەتان بەیانی باش کوردستان 24 دوای سەرکەوتتان بۆ دەخوازین پیرۆزبایی لە گەلانی مسلمانان بەگشتی و گەلی کورد بە تایبەتی دەکەین بەم بۆنەوە هیوای ئەوە بۆ دەخوازین کەوا ڕۆژێک دادێ بگەین بە ئامانجێک پیرۆزەکەی خۆمان کە ئەویش دەوڵەتی کوردیە حتمما کۆچڕەوی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ بۆ شاری مەدینە کۆمەڵێک گۆڕانکاری و وەچەرخانی زۆر گرنگی بەدواوە هات لە مێژووی مرۆڤایەتی بەگشتی و مێژووی گەلانی ناوچەکە بە تایبەتی ئەم کۆچڕەویە کۆمەڵێک پند و ئامۆژگاری بەدواوە دێت ئێمە ساڵانە و لە وڵاتانی تریشدا دەبینین ڕۆژەکە کراوەتە پشوو بەڵام هەموو پشووەک ئیوەیە کە ئێمە مڕاجعایەکی خۆمان بکەین ئایا ئەم پشووە بۆچی لەبەرچی چی پندێکی تێدا ئەم پشووە هەر ئەوە نیە تۆ لە ماڵەوە دانیشیت پشوویەک بدەیت کۆچرەی پێغەمبەریش کۆمەڵێک پند و ئامۆژگاری بۆ ئێمە بەرجەستە دەکات حتمما لە دیارترینیان ئەوەیە کە مرۆڤ نابێت سڵ بێتەوە مرۆڤ نابێت تەسلیمی ئەو زوڵم و زۆردارە بێت کەوا لە شارێکدا لێی دەکرێت وەکو ئەوەی کە بەسەر پێغەمبەردا هاتووە دەتوانرێت کۆچ بکات بۆ ئەو شوێنێک کە بتوانێت خۆی تێدا دۆزیوەتەوە خۆی تێدا دەبینێتەوە حتمما ئەو مێژوەی کەوا لە پێش ئیسلامدا هەبووە وەکو ساڵ نەبووە ساڵ وەکو ساڵ نەبووە کە بڵین ساڵی ئەوەندە ساڵی ئەوەندە ئەوەی کە هەبووە ڕاستە لە سەردەمی لە سەردەمی ڕۆمەکان هەبووە لە سەردەمی فارسەکان هەبووە کە لە پێش ئیسلامدا بەڵام ئەو پێوانە و ئەو دیاریکردنی ئەو ڕووداوانە گرنگانەی کەوا لەو سەردەمیدا هەبووە ئەوە پێوانەکەی بووە کۆمەڵێک ڕوودا و کارەسات و یان کۆمەڵێک شتی زۆر گرنگ هەبووە خەڵک بە زارێکی جێڕاویانتانەوە بۆ نمونە لەو کاتیدا عامل فیل هەبووە لەو کاتیدا جەنگەکانی داحس و غەبڕا هەبووە جەنگەکانی بەسووس کۆمەڵێک لە حرب الفوجار زۆری تریش لەو شاکارانەی کەوا خەڵک بە مێژووی زارەکی دایانگێڕاوە یعنی لە ناو مێشکی خۆیان هۆزەکان و ئەندامانی هۆزەکان لەو کاتیدا دەمارگیری هۆزایەتی لە ئەو پەڕی توندیدا بووە وەکو ئێستا نەبووە ئێستا دەمارگیری هۆزایەتی زۆر خاو بۆتەوە بەڵام ئەو کاتی هەمووی لەسەر ئەو بنەمایە بوو حتا فتوحاتی ئیسلامی دەمارگیری هۆزایەتی زاڵ بووە لەسەری دەمارگیری هۆزایەتی لەبەر ئەوە کاتێک کە باسییان لە ڕووداوێک دەکرد ئەوها باسییان دەکرد کە پێش عامل فیل بۆ نمونە بە 2 ساڵ دوای عامل فیل بە ساڵێک پێش حرب الفوجار بە چەند مانگێک سەرەڕای ئەوەش لەو کاتیدا مانگ هەبووە ساڵ نەبووە بەڵام مانگ هەبووە ئەو ماگانەی ئێستا کە لە مێژووی ئیسلامدا هەیە و لە ساڵی کۆچیدا هەیە هەمان ئەو ماگانە وەکە لە پێشووتردا هەبووە هەر یەک لەو ماگانەش تعبیر لە چ دەکات زیاتر لە 2 جۆر زیاتر ئەو ژیانە سەختەی لە جەزیرەی عەرەبیدا هەبووە ینی بەشێک لەو ماگانە ئەو تعبیرە دیار دەکەن بۆ نمونە مانگی سەفەر ینی چ ینی چۆلکردنی ماڵەکان بۆ ئەوەی بچن شەڕ بکەن بۆ بژێوی خۆیان محەڕەم ڕادەوەستن لە شەڕکردن بۆ ئەوەی کە شەڕ نەکەن خەڵکەکە بە ئاشتی تێدا بژی بەڵام ڕەبیع الأول ڕەبیع الثانی جومادە الأول جومادە ئەوە تعبیر لە کەش و هەوای ئەو کاتێ دەکات
یاخود ئەو مانگە دەکات بەم جۆرە بووە. باشە دکتۆر ئێستا 1445 ساڵ بەسەر ئەو ڕۆژەیە تێ ئەپەڕێت نە وڵاتانی عەرەبی نا تەنانەت ئێران ساڵی هەتاوی بەکارهێنێت وڵاتانی عەرەبی ساڵنامەی زاینی بەکارهێنن کوردی خۆشمان ئێمەش نەورۆزمان هەیە کە با بڵێن سەرکەوتنی کاوە بەسەر زوحاک و ئەوە چۆنەکە هیچێک لە وڵاتانی عەرەبی و ڕۆژمێرە بەکار نایێنن لە 1445 ساڵ هێشتا هەر ساڵی زاینی بەکارەهێنرێت و ڕۆژمێری دیکە بۆ خۆی دەزانی چییە ئێمە وەکو هەر لە دەمێکە وتراوە جیهان وەکو گوندێکی بچوکی لێ هاتووە یعنی سوۆشیال میدیا زۆر بە ئاسانی دەچێتە ناو ماڵەکان بۆی تۆ بە دوای هەواڵەکاندا بگەڕێ و بۆی بزانی کات و سات و بەرواری هەواڵەکان بزانی حتمما دەبێت تۆ بەروارێکی جیهانگیری هەبێت ئێمە بەرەو جیهانگیری چوینە ئێمە لە ناو عاملەمەیەکی قورس داینە یعنی لەبەر ئەوە پێویست ناکات ئەو وڵاتانە بە دوای بەروارێکدا بگەڕێن یا ساڵێکدا بگەڕێن تەنها خۆیان پەیوەست بێ بە خۆیان جا اینجا نەتوانن بەراوردی بکەن ئایا دەکاتە چەندی زاینی لەبەرەوە من بەکارێکی زۆر نۆرمالی ئەزانم هیچ کێشەیەکی تێدانی بەڵام لەگەڵ ئەوشدا ئێستا لە سعودیە هیجری بەکاردێنن لە مەغریب هیجری بەکاردێنن لە ئەفغانستان هیجری بەکاردێنن لە ئێران هیجری شەمسی بەکاردێنن کە تێکەڵیەکیان کردووە ئێران تێکەڵیەکیان کردووە لە نێوان کۆچی و زاینی هیجری هەتاوی ینی کاتێکە کۆچڕەوی پێغەمبەر درودی و خوای لەسەر بێ کە لە 12 ڕەبیع ئەوەل بووە بەڵام ڕۆژی یەکی محەڕەم دەستنیشان کراوە ئەوە نە 12 ڕەبیع ئەوەل نە ڕۆژی یەکی محەڕەمیان دەستنیشان کردو ئەوەی کە عومەری کوڕی خەتاب بە ڕاوێژی عەلی بن ئەبی تاڵب کردوویەتی چوونە 21 سێیان دیاری کردووە ئێران بەڵام هەمان ئەو ساڵی کەوا پێغەمبەر کۆچی کردو بۆ شاری مەدینە هەمان ئەم ساڵە بەڵام لەو سەری چیان کردووە لەو سەری پشتیان بە خولانەوەی زەوی بەستووە بە دەوری ڕۆژ خولانەوەی زەوی بە دەوری ڕۆژ کاتەکانی دە 12 ڕۆژێک 11 ڕۆژێک زیاترە لەوەی کە لە ساڵی کۆچیدا هەیە کە ئەتیمادیان لەسەر چی کردووە لەسەر خولانەوەی ماک بە دەوری زەوی لەبەر ئەوە کاتەکانیشی دەبینین 11 ڕۆژێک کەمترە و ساڵانە 11 ڕۆژ تقریبا 11 ڕۆژ 12 ڕۆژ ساڵانە ساڵی کۆچی کەمترە لە ساڵی زاینیەکەی بەڕێز دکتۆراکۆ وەک دیارە ینی تازە باسمان کرد دوای ئەوەی کە پێغەمبەر درودی خوای لێبێ کۆچی دوایی کرد عومەری کوڕی خەتاب ساڵی کۆچی وەکو با بڵێن کۆچکردن لە مەکە بۆ مەدینە وەکو یەکەم ساڵی کۆچی دیاری کرد ئایا ئەمە لە ناو ئیسلام هیچ ڕای جیاوازی لەسەر بوو ئەو کات بەڵێ ڕای جیاوازی لەسەر هەبووە بەڵام زۆر بە شێوازێکی زۆر نۆرمال عومەری کوڕی خەتاب ئەم پرسەی وەرگرت ئەمە لە چیەوە هات ئەمە لە ئەنجامی کۆمەڵێک لەو کار و چالاکیانێکەوە عومەری کوڕی خەتاب کردوێتی عومەری کوڕی خەتاب ماوەی 10 ساڵ لە 13 بۆ 23 کۆچی حکومڕانی کرد یعنی کار و چالاکیی زۆری ئەنجامدا و لە سەردەمی ئەو وەچەرخانەکەی لە چیدا بوو لەوەیدا بوو کە بنەمای دەوڵەتداریەک ڕاستەقینەکە لەوەوە دەستی پێکرد یعنی لە فەرمانگەکان لەوەوە دەستی پێکرد کۆمەڵێک لە فەرمانگە دیوانی دانە دیوان بەمانای فەرمانگە دێت کۆمەڵێک چاکسازی ئەنجامدا کۆمەڵێک شتی کرد اینجا سنووری دەوڵەتەکەی بەرفراوان بوو حتمما تۆ سنووری دەوڵەتت بەرفراوان بی خەڵکانێکی زۆر کۆمەلگایەکی زۆر لە ژێر دەستت دابێت پێویستی بە کار و چالاکیی زۆرە ئەم کار و چالاکیانە پێویستی بە کتابە وەکو حکوومەتێک کە بتوانێت کار و چالاکیەکان ئەمر و فەرمانەکان بە نووسراو بکات بەڵام لە چیەوە دەستی پێکرد لە والی بەسڕە ئەبوو موسەی ئەشعەری ئەبوو موسەی ئەشعەری کاتێکە نووسرای بۆ دەهات نەیدەزانی ئیچ ساڵێکە زاریوا بوو نووسراوەکە درەنگتر دەهات لەبرە وەکو ئێستا نەبووە هۆیەکانی گواستنەوە بۆ ئاسانی ئەم نووسراوانە بگات بەدەستیان اینجا جگە لەمەش دەبینین ئەبووی موسەی ئەشعەری کاتێکە یەک لە نامەکانی بۆ هاتووە لەو نامانە مانجی شەعبانی لەسرە نامەیەک ئەویش لە لای خۆیەوە بۆ عومەری کوڕی خەتاب دەنێرێ کە یا ئەمیر المومنین کامە شەعبان ساڵێک دیاری بکە اینجا عومەری کوڕی خەتاب ڕایۆژ بە عەلی بن ئەبی تاڵیب و عوسمان کوڕی عەفان و کۆمەڵێک لەو کەسانە دەکات ئایا ئێمە چ ساڵێک دابنین عەلی کوڕی بن ئەبی تاڵیب تەمان کۆمەڵێک ڕای جیاواز هەیە بە پێویست ناکە باسی لێوە بکەین یەک دەڵێت ساڵی فارس یەک دەڵێت ساڵی ڕۆم ینی بەکاربێنن و یەک دەڵێت یعنی هەر شێوازێک قسەیەک دەکەن بەڵام لێرەدا دەبینین ڕۆژی کۆچڕەوی پێغەمبەر لە مەکەوە بۆ مەدینە کە دەکاتە 12 ڕەبیع ئەوەل
هەندێک دەڵێن ئەو ڕۆژە دیاری بکرێت بەڵام وایان پێ باش بوو کە یەکی محەڕەم بێ یەکی محەڕەم بێ لەبەرچی یەکی محەڕەم بێ لەبەرەوەی لە مانگی محەڕەم شەڕ و کوشتارکاری لە ناوەکەی دیارە حرام کراوە و مانجی محەڕەم مانجی یەکەمی ساڵی عەرەبیە هەر لە کۆنەوە وا هاتووە بەم جۆرە بووە و لە هەمان کاتیشدا ڕۆژی کۆچڕەوی پێغەمبەر مەکەوە بۆ مەدینە ئەویان پێپەسەندتر بوو لە ڕۆژی لەدایک بوونەکەی لەبەرەوەی وەچەرخانێک بووە کەوا پێشنیاری عەلی بن ئەبی تاڵیب بووە بۆ عومەری کوڕ خەتاب وەچەرخانێک بووە بۆی کە بتوان لەو ڕۆژە بنیانی دەوڵەت دابنین و ساڵێک تەبەنەوە دوای 6 ساڵ لە کۆچی پێغەمبەر بووە پێغەمبەر تازە لە مێژنی وەفاتی کردووە باشە دکتۆر بێگومان ئەو وەرچەرخانە گەورەیە لە ناو مێژووە ڕنگدانەوەی ئەبێت و باسی لێوە ئەکرێت کە چۆن ئەو کۆچەکراوە هەر کۆچێکیش ئەخلاقیاتی خۆی هەیە کۆچی پێغەمبەر درودی خوای لێبێت لە مەکەوە بۆ مەدینە لە مێژوو چۆن باسی کراوە چۆن باسی و ئەخلاقیاتی کۆچ کراوە چ گرنگیەکی هەبووە کە بۆ گەلانی ناوچەکە لێوەی پەند وەربگرن بەڵێ طبعا ئەو کۆچەڕەویی کەوا کرا لەلایەن پێغەمبەرەوە کۆچەڕەویەکی سادە نەبووە کۆچەڕەویەک بووە کە کۆمەڵێک ینی بنەمای بەدواوە داهات ئەو ئامانجەی کەوا پێغەمبەر درودی خوای لەسەر بێ بۆی هاتبوو هەمووی هاتەدی طبعا ئەگە بەراوردێکی پێغەمبەرمان بکەین لەگە پێغەمبەرەکانی تر لە مەسلەی کۆچڕەویەکانیان دەبینین پێغەمبەر محەممەد درودی خوای لەسەر بێ دەوڵەتی دروست کرد لە ئەنجامی ئەو کۆچە دەوڵەتی دروست کرد ئەو دەوڵەتە بەویستی خۆی دروست بوو بەڵام پێغەمبەرانی تر کاتێک کە کۆچیان کرد هیچیان دەوڵەتیان دروست نەکرد کۆمەڵێک لەوانە خۆ دەرباسکردن بوو بە فەرمانی خوا یاخود هەوڵدانێک بوو بۆی لە شوێنێکی تر پەیامە پیرۆزەکانیان بڵاو بکەنەوە بەڵام ئەوەی پێغەمبەر پێمان دەڵێت کەوا ئێمە ئامادەین وەکو پێغەمبەر ئێمە ئامادەین گۆڕانکاریەکی ڕگوڕگشەیی بکەین لە بنەمای دەوڵەتداریەوە کاتێک کە لە هەموو سێکتەرەکانی ئابووری و کۆمەڵایەتی و سیاسی و فەرهەنگی هەمووی گۆڕانکاریەکی زۆری تێدا کرد ئەو زوڵم و زۆرداری کەوا لە جەزیرەی عەرەبی هەبوو هەمووی لە ڕگ و ڕیشەوە هەڵتەکەنی بەڕاستی لەبەر ئەوە دەبینین حتا مێژونوسانی ئەوروپی ڕۆژهەڵاتناسان زۆر بەبایەخەوە بۆ ئەم ڕۆژە دەڕوانن ساڵێکی کەم نەبووە کاتێکە تۆ لەسەر ئەو بنەمایە لەسەر بنەمای دەوڵەتداری دەوڵەتێکی گەورەتر دەوڵەتێکی بەرفراوانتر بنیاد بنێ کە لە شێوازی ئیمپراتۆریەت دەچێت هۆ تاوەکو ئێستاکەش دەبینن موسڵمانان چەندان ملیار خەڵک موسڵمانان هەیە ئەوە نەتیجەی ئەو کاتیە کە پێغەمبەر ئەم کۆچڕەویەی ئەنجام داوە کۆچڕەوی ئەوەمان پێ دەڵێکەوە تۆ دەتوانیت خۆت لە شوێنی خۆت لە زەیدی باب و باپیرانی خۆشت کەنەوە دۆزیتەوە دەتوانیت لە شوێنێکی تر کۆچڕەوی ئەومان پێ دەڵێت کەوا تۆ دەتوانیت گەشتێک بکەیت بۆ شوێنێکی دوور بەڵام متمانەت بە هاوڕێیەکی نزیکی خۆت هەبێ وەکو ئەبوو بەکر کاتێک کە پێغەمبەر هەرچەندە پێغەمبەر لە شەوەکەدا چوە لای ئەبوو بەکر لە ڕۆژدا بڵێن چوە لای ئەبوو بەکر لە شەوەکەدا کۆچیان کرد بەڵام خۆی خودی ئەبوو بەکر داوای لێ کرد کە لەگەڵیدا بێ پێغەمبەر سەرەتا حەزی لێ نەبوو لەبەرەوەی وتی نەوەکو ماندوو بێت نەوەکو بە هیلاکەتی بچێت وەکو من نەوەکو بە فەتارەت بچێت بەڵام ئەمە ئەوە دەگەێنێت کە تۆ پشت بە چێ ببەستیت پشت بە کەسانی شیاو ببەستیت پێغەمبەر جگەلەوەی کە پێش ئەوەی بچێت بە شاری مەدینە یعنی ئەو شارەی دەناسی پەیمانی عەقەبەی یەکەم پەیمانی عەقەبەی دووەم کە لەگەڵ هۆزەکانی ناو ئەو شارە ئەوس و خەزرەج پەیمانی بەست بوو دەیان سەحابی لەوە پێش ناردبوو بۆ ئەو شارە خەڵک لەم شارەدا هۆزەکان لەم شارەدا ئاشنایەتیان پیا کردبوو بەم دینە نوێیە پیان خۆش بوو بەم دینە نوێیە بەڵام بۆچی شاری مەدینە بۆچی لە مەکە نەماوە ئەوە وازەحە ئەوە دیارە خەڵکی شاری مەکە پەیوەست بوون بە سەرانی خۆیان لە قوڕیشەکانیان توند بوون لە تەعامل زۆر توند بوون زۆر ڕق بوون هەرچەندە کەسانی نزیکی خۆی بوون یعنی ئەبوو جەهل ئەوەی بەسەر پێغەمبەری داهێنا ئەبوو لەهەب ئەوەی بەسەر پێغەمبەری داهێنا یعنی چنەمان نەیکەن ینی لە پلاندان بۆ کوشتن لەو شەوەی کە ویستیان پێغەمبەر بکوژن کە ئەوە کاتێک ئەبوو جەهل لە هەر هۆزێک گەنجێکی دیاری کرد بۆ ئەوەی پێکەوە بچن بەسەر پێغەمبەردادن لە کاتی شیرینی خەوەکەیدا بە فەرمانی خوا عەلی بن ئەبی تاڵب لە شوێنەکەیدا خەوت و جا بەم جۆرە دەبینی کۆمەڵێک ئازار و ئەشکەنجەدرا پێویست بوو لێرە بەڕاستی دەربازبوونێکە بێ هەناسەیەکە بێ بۆ ئەمە بەڕێز پرۆفیسۆر دکتۆر ئاکۆ بەرهام پسپۆڕی مێژوو مامۆستای زانکۆ زۆر زۆر سپاس بۆ تۆ بەم بەیانی لەگەڵ مامی سپاس بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان سپاسدان دەکەین سەرکەوتوو